ئێستاش دایمەن یادگاریەکانی مایە لەناو مۆبایلەکەم پشتگوێنەکانی مایە من وام دەزانی یارم وەفا و پەیمانی مایە وام دەزانی بەڕوحما دین و ئیمانی مایە بەخوای هەتاکو ئێستاش جوانی جارانی مایە بەخوای لەناو ئەو دڵم هەزار داستانی مایە باوەڕ بکەن تا ئێستاش قورگم گریانی مایە ڕۆیشت و بەجێهێشتم دڵخۆشیانی مایە کەحدەی حەبوو مەندکاوەی کەحدەی لە گۆڕێدایە لەبەر ئەحمەد فەرهادی ئەو ڕێگایم کوتایە ئەو ڕۆ ئاغای مەندجی چون حادی کامێرایە دەبی جوانتان بۆ بڵێم حەمە و لە خزمەتدایە هەی من بیری کەسێ دەکەم لە خۆمم خۆشتر دەوێ دێتە خەیاڵ و هۆشم هەموو درەنجی شەوێ وێنەی دێتە پێش چاوم خەو لە چاوم ناکەوێ بگەڕێوە ئازیزم دڵ بەبێ تۆ ناسرەوێ هەموو ژیانم ئەتۆی ئەدی زیاتر چت دەوێ شێوەینی ئێمە تێکدا زڕدایکی بەدواکەوێ ئەو دووحایەی لێ دەکەم لە قەبریشدا نەسرەوێ ئەو یارەی کە من هەمبوو جوان بوو بە وێنەی کەوێ کەحدەی حەبوو مەندکاوەی بۆی دەڵێم لێرە و لەوێ سێ بە سێم تەڵاقکەوێ پایە دەربی حەبوو سێ بە سێم تەڵاقکەوێ لە خۆمم خۆشتر دەوێ لەبەر ئەحمەد فەرهادی دەخوێنم وەچی کەوێ دەخوێنم وەچی کەوێ هەی گەر وەسفی جوانی دەکەم لە جوانیەکەت ماشەڵا گەر وەسفی جوانی دەکەم لە جوانیەکەت ماشەڵا جوانی ئەو های لێ نییە لە نێو هەولێر و قەڵا لە سایەی عەشقی تۆیە بۆ من دێ دەرد و بەڵا زۆر لە براکەی دەترسم گەلێک هازا و بەتەڵا بابی یەکی ناشرینە خەپەیە و زۆر کەت سەڵا ناوێرم بچمە جوانی لە ترسی دا و تەڵا عەشقت گرنتی نییە وەم قومار و دۆمبەڵا کەحدەی حەبووی مەندکاوەی لە مەرداتی ماشەڵا دۆستم ئەحمەد فەرهادە گەلێک هازا و بەتەڵا بۆ یوسفی مەشحانی ئەوە ئەو ڕۆم لەگەڵا ئەو ڕۆی یوسفم لەگەڵا دەک بێ بەڵا بێ کۆرە هەردەم دێڵێن یا هەلا هەیە من بەندە چی دەڵێم بەبێ خلاف و درۆ هەمن بەندە چی دەڵێم بەبێ خلاف و درۆ هەندێ گەنجی دەبینم هەلە و ڕۆژگارەی ئەوڕۆ تیکتۆکە چی دادەنێ کە خۆی پۆست دەکا ڤیدیۆ تیکتۆکە چی دادەنێ بۆ خۆی پۆست دەکا ڤیدیۆ لە قەبی خۆی دەگۆڕێ دەیکاتە فڵان تاتۆ یاخود دەیکاتە جاکشان یاخود ئارنۆت و ڕامبۆ شەڕ بە خەڵکی دەفرۆشن بەبێ سەبەب بەبێ هۆ پایە دەربی ئەحمەد ئەو ڕۆ هاتمە گەحدەی گۆ دۆستم ئەحمەد فەرهادە گەحدەت بۆ دەکا بەندۆ بۆ حەبووی مەندکاوەی بابی بۆی نەکا ڕۆڕۆ دەک بێ بەڵا بێ کۆرە بە بەندەی کەم گفتوگۆ بۆ یوسفی مەشحانی بە بەندەی کەم هەموو شۆ یەڵڵا ئاغای مەندچی وابووی تەحادی ڤیدیۆ حازی جوانی لێ دەدا لەسەرە و بەزمەی بڕۆ پێشکەشە بە ئامانجگۆیی
هەی یارێکی زوانم هەیە ماشەڵا جوانە لەنجە یارێکی زوانم هەیە ماشەڵا جوانە لەنجە بەڵام زۆر بێوەفایە ڕۆیشتوو لە من ڕەنجە ماڵی منی کاول کرد گەر حەڵقەی کردە پەنجە هەمووی شێتی باڵاتت هەر ئەوەی لاو گەنجە دەردێکی ئاوای دامێ هەفتای لێ کردمە پەنجە خاڵی سەر سینجی جوانە دەڵی دەنکە برنجە دەردێکی ئاوای دامێ حەماوەم سۆوە پەنجە گەعدەی حەبوو مەتکاوەی تایە داربی حەبوو شاد بێ ئەو کوڕە گەنجە لە خزمەت ئەحمەدی دام بەندان دەڵێن بڵند های بە بەندان دەکەم لەنجە هەیە من بەندە چی دەڵێم هەبە و پەڕی حورمەتم هەر کەسێک هەر حاقڵ بێ دەزانی چیان نیەتم بە هەموو دنیای نادەم یەک دەقەی کەڕامەتم 2000 جار وەم گوتیا من ناڵێم بە غیرەتم بە خۆم نەگوتیە فەنان نەمگوتیە بلیمەتم لە سەروی هەموو شتێکە شەخسیات و حورمەتم پشتی هەرچێم گرت بێ غەرەتم زۆر غەرەتم چونکە ئێستا دەزانم بەفی ڕۆچ و هیمەتم ئێستا پارەم نەمایە هەز دەکەم بێ قیمەتم بەخۆشم نەمزانی کو ئەو پشتم شکاوکەتم گەعدەی حەبوو مەتکاوەی هەمن دایمەن چووکەتم ئەوەش ئەحمەد فەرهادە لەبەر مامە ئەحمەدی لێک دەدەم کەلیمەتم سێ بە سێم تەڵاکەوێ موعجیبی قیافەتمێ والله بجي منطق هەی لەناو دەستەی حاشقان ماشەڵا جوانە قومری لەناو دەستەی حاشقان ماشەڵا جوانە قومری لەبەرە هەولی وەی دەمرم شیرنەوەک کەلەی شەکری گەرە دەڕۆی لەنجەی دەکەی هێندە بە ناز و مەکری ناوێرم ماچت بکەم دەڵی کارە با دەمگری جوانی وەک تۆم نەدیوە لە زاخ و لە دیار بەکری لەنجە پیاوی شێر دەکا لەنجەت پیاوی شێر دەکا هێندە دەڕۆی بە سەبری نازانم چۆن وەز بکەم هێندە جوانی وەک کۆتری بۆ ئەحمەد فەرهادی دەبی جێم لێ ڕابگری لەبەر خاتری جەنابتە بەندۆ دەنجی هەڵدەبڕی گەعدەی مامە حەبوویە پێم نەڵی خاترم ناگری هەزار بەندت بۆ دەڵێم بە هێواشی وە سەبریە